19 کەم ئەندامم کاوە دەمبینی پێمەوە دیار نییە باس تۆبیان من هەموو دەستوشتم 19 کەم ئەندامم 1 دینارم و چەندە لە کوردستاندا تا ئەوڕۆپە خی گەورە پاداشی مسلمانانداتەوە بۆ سەدەقە و خێرانەی کە دەیکەن دەیدەنە دەستگای بەخشین و دەکەوێتە دەستێکی ئەمین تا دەدرێتە کەسە مستحقەکان لە کوردستاندا. دانشی شاری قەڵازێ 19 کەم ئەندامم کاوە دەمبینی پێمەوە دیار نییە باس تۆبیان من هەموو دەستوشتم 19 کەم ئەندامم لە 84 بە فڕۆکانی بەعەس جەستەم لەدەستداوە. پێویستم بە ژیانێکە کە وەکو خەڵک بژیم نەمتوانی ینی بەهۆی دەستێکەوە ناتوانم بژیم بە کوردێکی ئیشم پێ ناکرێت کرێکاریم پێ ناکرێت. داوام لەو برانەی بەخشین لە قەڕی قەڵازەی کۆمەڵی ئیسلامی کرد کە ماتۆڕێکم بۆ دابین بکەن وەکو ئەو خەڵکی بتوانم بە سەربەرزی ماڵ منداڵەکەی خۆم بژێنم. خی گەورە پاداشی یانداتەوە بە زووتنگات وەڵامیان دامە و بەڵێنیان پێدام کە ماتۆڕێکم بۆ دابین بکەن 1 دینارم و چەندە لە کوردستاندا تا ئەوڕۆپە. تا ئێستا چی کردو بۆ شەیەکیان؟ وەڵای هەر ئیشی بەهارانە وەکو ڕێواز و کەنگر کە خەڵک دەیکا لە چێوەکان دێنێتە خوارێ ئەم لیان دەکڕمەوە و چولە دەیفرۆشم. لە دادەنیشم و لیان دەکردمەوە و وایە کیلۆی 500 دیناری تێدا 250 تێدا دەیفرۆشمەوە بەقادە. ینی ماتۆڕێکی ئاوە نەبوو ئیشەی پێ دەستکرد. زۆرم هەوڵدا نەمتوانی پێم پەیدانە دەبوو ینی کڕی بوو ماتۆڕێکی شڕم کڕی بوو بەڕاست نەدەڕۆی ڕۆژێک چاک بوو دەیان خراپ بوو ینی ئەوەی کەس پەیداشم دەکرد لێم سەر دەکردەوە ناوەڵا نەمتوانی دابینی پێ. ئەی مڵن کە مەوسیمی بەهار نەما ئەم جیای شاخە نەما چی وەڵای لێرەوە کە دەبین لێرە هەندێک مریشک و ئەو شتانە ڕادەگرم مریشک و کەڵەباب و برایی و ئەوە قاز و ژیانی من لەسەر ئەو شتەیە دەتوانین بژێ ژیانی خۆت وەڵاهی ناچاریە کولەمەرجە نانە کوواوە ژیانە تو خاوەنی پێ سەر خێزان بین و خۆشت بەمنەوە خۆت کە 1970 مەندامبی ناوەڵا بەچیدی دەبێت سەبرکەین تحملکەین بەقەت ژیانی خۆمانەنی قەدیمان توانە بقەت بەڕێی خۆت لاقڕا کێشە. دەستگای خێرخواستی بەخشین ئەم دیارەی بۆ هێناوی کاک سەلاحەدین گیان جزاك الله خی گەورە پاداشتان داتوە یا ڕەبی هەر ساعت ماڵن خی گەورە پاداشی مسلمانان داتەوە بۆ سەدەقە و خێرانەی کە دەیکەن دەیدەنە دەستگای بەخشین و دەکەوێتە دەستێکی ئەمین تا دەدرێتە کەسە مستحقەکان لە کوردستاندا. ڕاستی ئەمە بێبەشتان ناکەین لە دوعای خێر ئینشاءالله خی گەورە بتان هێڵێ بۆم گەلە ستەم لێکراوە و ستەم دیدە کە لەوەتی هەیە دەچەوسێتەوە بەدەست باسەوە ئەمڕۆکە بەدەست هاوزمانەکانی خۆمانەوە دەچەوسینەوە بەداخەوە نەدەبووە باە ئێمە لە دەست زاڵمی بە حەز نەجاتمان بوو دەبوو لە وڵاتی خۆماندا بە سەربەرزی بژار لاینە خی گەورە سەدەقە و ماڵ منداڵیان لە بەڵای نادەهان بپارێزێ. بەڕاستی دەستگای بەخشینیش ئەو دەستگایە دەستگایکی ئەمینە دەستێکی ئەمینە دەرکەوتووە نەکە لە کوردستاندا بۆمان دەرکەوت لە غەزا لە وڵاتانی دیکە ئیش دەکەنە جێگای دڵخۆشین بۆ ئێمە. خی گەورە پاداشتان داتەوە لە دنیا و قیامەت سەرکەوتوو بن داوا لە مسلمانان دەکەین ینی ئەوەی لە تواناناندا لەو ڕەمەزانیدا بەرامبەر بە خەڵکی هەژار و فەقیر کەم دەرامەت بیکەن ئینشاءڵڵە بێبەشیان ناکەین لە قوڕان خوێنەکان لە شەو عیبادەتەکان ئینشاءڵڵە لەیلەتول قەدر ئینشاءڵڵە دوعای خێر بۆ هەموو ئەو کەسانە دەکەین کەوا بە 251 یارمەتی هەژاران و کەم دەرامەتان دەدەن لە کوردستاندا. بسم الله. لەبەرەوەی وازیانە ناکەن نەبوون نەیانەتوانین بچین بۆ مەکتەب تەرکیان کرد ئەو پارەی نەوەڵا بەشی ژیانمان ناکە بەشی ژیان هیچ کەسێک ناکە لە ئیمڕۆە ئەو پارەی نەوەڵا بەشی ژیانمان ناکە بەشی ژیان هیچ کەسێک ناکە.
دەوروبەری شاری خورماڵ پاکەکەینەوە بەوە سەرقاڵین ئەوی شانەکەن کۆڵانەکان و ماڵەکان و جادەکان و ڕێگەوبانەکان ئایدی ئەمە نێمر کۆیەکەن و بە گەڵابە و بە کەپس باریەکەین وێبێن ئەکەن بەژێر خۆڵۆ ئەمە ئیشەکەمانێ ڕۆژانە 10,000مانەیە کرێ ڕۆژانەکەمەتە جاری وایە 35 ڕۆژێک خایەنێت و نام 40 شەو 300مانە دەنێت 305,000 هەروەڵا ئێمە شکرین بە و بەشەکە خوای پێیاوین لەخوا بەزیاوێ ئەو پارەی نەوەڵا بەشی ژیانمان ناکە بەشی ژیان هیچ کەسێک ناکە لە ئیمڕۆە دوو مناڵمەیە و خێزاندارم و ئەم جارە سلفەی حکوومەتمان بەسەرەوە هین ماڵان و بزملوێنمان هێناوە ساڵانم بلوێن ێبێنەوە بۆ هەڵابجە بۆ سلفەکە عەرەبانەیەکم بەین حەماڵی دوای ئەم ئیشێ ئەگەڕێم شدە بەمە بۆ خەڵکی 10,000 مەدەنە و 2,000 مەدەنە و 1,500 و ئاوە مناڵەکانم نەوەڵام مەکتەبیان تەرکەوە یەکیان ژنی هێنا و یەکێکیان ژنی نییە لەبەرەوەی وازیانە ناکەن نەبوون بوون نەیانەتوانین بچین بۆ مەکتەب تەرکیان کرد ئەم میشمانە پێ ئەکەن بەخوا گەرمە و سەرمامانە بێت تەڕەبین ئەچینە بەر خۆر و بەر باران و ئەمەی تر ئیشەکەمانێ پارەکەشی ئەوەنە نییە کە بەشی مەعاشەتی ژیانمان بکا بخوا باشجان دەستگای بەخشین ئەم دیاری بۆ هێناوی ئەوە من لێم وەرگرتن خی گەورە جەزادانی باتەوە ئینشاڵڵا بەم مانگی ڕەمەزانە خوالیان قبوڵکە سەربەرزی دین و قیامەت بن خی گەورە لیان وەرگرە ئینشاڵڵا ئەوە من لێم وەرگرتن خوا جەزاتان باتەوە ئینشاڵڵا یاخوا سەلامەت سەرچاوەکە خوا عافیتان بێ بێەوەی بێخوا حەزیەتم دا سەرچاوە بێەوەی بیاخوا